جی بغدای جیل کولاری سیاسی اسیر الشارع بغدای میوانی منم سردانا سودانی امدی به آختن سلاو بود بریز اسیر الشارع گرنگیا سردانا سودانی بو انقره هون چواده نرخی هسه اسمعك. هسه حاليا اسمعك. بله عيد السؤال بالله. بله بله گرنگیا سردانا بنای سودانی خوای گەورە میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستان ئێمڕۆ سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی بۆ ئەنقەرە بەواتای ئەوە دێ کە ئەم ناوچەیە تووشی ئاڵنگاری زۆر بووەتەوە بە تایبەتی ئەم سەردانە هاوتا لەگەڵ نزیکبوونەوەی لوتکەی عەرەبی لە بەغدا لە حەفتەی ئەم مانگە بۆیە ئێمڕۆ چەندین کێشە هەیە لە نێوان تورکیا و عێراق یەکێک لەوانش کێشەی دووبارە هەناردەکردنەوەی نەوت و بابەتی پەکەکە و هاتنە ناوەوەی سوپای تورکی هەروەها پشتی ئاو لە نێوانیاندا بۆیە بەڕێز سوودانی دەبێ باسی هەموو ئەو بابەتانە بکات و کاتێک کە مشکلەیەک باز دەکرێت لەسەر مێزی لوتکەی عەرەبی دەبێ چارەسەرێک هەبێت بۆ ئەو کێشانەی کە دەخرێنە سەرمێز لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاڕوان دەکرێت سەردانی بەڕێزان بۆ تورکیا بکەوێتە چوارچێوەی چارەسەکردنی ئەو کێشانە و کێشەکانی نێوان تورکیا و وڵاتانی عەرەبیەوە. هون باورد کند مجارا آویده ترکیه گاوکی پوزیتیو گاوکی ایرانی جبو عراقی باویجن؟ ئێمڕۆ بەرژەوەندی لە ئارادایە تورکیا دەیەوێ دەشبات عێراق بە هەمان شێوە دەوێ وەربگرێ بۆیە چارەسەرکردن کۆتاهێنا بە کێشەکان پێویستی بە تەنازول هەیە و پێم وایە عێراق و تورکیا هەردووچان ویستی چارەسەرکردنی ئەو کێشانیان هەیە بۆیە پێویستە دەبێ ویستێک هەبێ لەلایەن تورکیاوە بۆ زیادکردنی پشکە ئاوی عێراق بۆیە ئەگەر تورکیا ڕەزامەندی دەرنەبڕێ ئەوە کێشە لە نێوانە هەردوو وڵاتدا دروست دەبێت تورکیاش سوود نابینێتەوە بۆیە ئێمڕۆ لە بەرژەوەندی تورکیایە بەرژەوەندی ئابووری هەروەها بەرژەوەندی باڵاکانی ئەو وڵاتە لە دەرەنجامی دابەزێنی نرخی پارەکەی بۆیە دەبێت گوێ لەو پێشنیارانە بکرێت کە سوودانی دەخاتە بەردەمی بۆیە هەر کاتێک ئەو کۆبنەوەیە کەرت شکلێ باز دەکرێتە چوارچێوەی بەرژەوەندی هەردوو وڵاتەکەەوە بۆیە ئێمڕۆ عێراق ئامادەیە کێشەکان تەواو کۆتایی پێبێنە لەگەڵ تورکیا لە چوارچێوەی ئەم ڕێککەوتنەدا وهروە سوودانی بگەڕێتەوە بۆ عێراق بە کۆمەڵێک دەرەنجامی باش بۆ لوتکەی عەرەبی. برێزە شەر یانێ گەلک جاران ناوبێنا تورکیا و عێراقی دا ڕێکەفتن چێ بوونە لێ دی پراتیکێدا ئەو ڕێکەفتن نەهاتنە جیبجێکردن یانی ژالی عێراقی بە گازنین مەزم بەرامبەری تورکیا هەنەگو تورکیا مەسەلا ئاوی وەکی کارتێکی وەکی چەکێکی لە دژی عێراقی بکارتینە و عێراقشی یەکش پرۆبلەمی هەری مەزن مەسەلا حشکە سالیەیە مەسەلا ئاوەیە بۆ عێراقی تورکیا چما وان ڕێکەفتنێن گۆ پێک بن ئیمزە دەکە جیبجی ناکەی بەرامبەری عێراقی هون چاوا دەبینن؟ يعني اليوم تعتمد الدول وڵاتان پشت بە دیبلۆماسیەتی سوودبەخش دەبەستن بۆیە ئەم حکوومەتە کاتێک دەچێت بۆ وڵاتێکی تر ڕێککەوتن لەگەڵ ئەو وڵاتەدا دەکات دەبێ ڕێککەوتنێکی تەواو بێت لە هەموو ڕوویەکەوە ئێمڕۆ ئەگەر باسی نرخی نەوت بکەین بۆ تورکیا بەراورد لەگەڵ ئەوەی ئوردن تورکیا ئەوە ڕەت ناکاتەوە وەکو بەڕێستان دەزانن لە ساڵانی ڕابردوودا تورکیا دەیانوت
جامێک ئاو بەرامبەر بە جامێک نەوت بەڵام ئێمڕۆ ئەگەر سوودانی بەو ئاراستەیە هەنگاو بنێ و نەوت بە نرخێکی هەرزاتر بۆ تورکیا پێشکەش بکات ئەو کاتە دەرەنجامی کۆبنەوەکان ئەرێنی تر دەبن بە هەردوو وڵات بۆیە زۆر بەرژەوەندی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە دەبێ ئەو کێشانی کە لە نێویاندا هەیە تەواو کۆتایی پێبێنن. هەروەها دەخوازم بزانم برێز ئەلشەری ئینها مژارە نەفتا هەرێما کوردستانی بێگومان مژارە گەلی گرنگ یا عراقی بخۆیە یعنی ئەv هەر سێ وڵات هەرێما کوردستانی عراق و ترکیە ئەو وڵاتن ئێکوتکارن vê pirsgirêkê çareser bikin yani Bexda çawa dikare karta enerjiyê got kartekî gelek bihêze Iraq xwe dixê nav zerarê de gava got rê nadê nefta herêma Kurdistanê bêhnar dekirin mirov destê xwe mala xwe xerat dike birêz Elşerê. يعني صراحة الصوت لراسي دنگەکە دەبڕێ لەلام پرسیارەکە بە تەواوەتی پێم مژارە نەفتا کوردستانی دخوازم تێگەیشتم بەڵێ فەرمو ڕێکەوتن لە نێوان برایانی هەرێمی کوردستان و نعم هناك اتفاق ڕێکەوتنێک هەیە لە نێوان برایانی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێتیحادی و پێم وانە سوودانی سوبێتە تورکیا بەبێ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە پێم وایە دووبارە هەناردەکردنەوەی نەوت لە ئەولەوێتەکان دەبێت و هەروەها ئەو پێبژانەی دادگای پاریس داینابوو پێم وابێ عێراق دەتوانێت چاوپۆشی لەوە بکات و ئەگەر هاتوو لە بەرژەوەندی عێراق بێت بۆ ئەوەی چارەسەر کێشەکان بکەن وەروە خاڵقەنە سەر پیتەکان بۆیە هەماهەنگی و ڕێکەوتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی و ئەمەش دەبێت ببێتە هۆی سەرکەوتنی سەردانەکەی سوودانی بۆ ئەنقەرە. بەڵێ سپاس دکەم بۆ تە سێرە لە شەڕی لە کۆلێری سیاسیش بەغدای میوانی.